ئێرە پرۆژەی نیشتەجێبوونی ئاڵتونستیا لە شاری هەولێر بەهۆی نەبوونی ئاوە ناڕەزایەتی دەردەبڕن و گربنەوەیان ئەنجام داوە. بە خۆیان دەڵێن لە ماوەی 48 کاتژمێر کەمتر لە کاتژمێرێک ئاو بۆ ماڵەکانمان دێت، ئەماش بەشی پێداویستیەکانمان ناکات. ماوەی 3 ساڵە ئێمە ئەو کێشە و گرفتەمان هەیە، زۆر بە ناخۆشی ئێمە هاوینان ژیان بەڕێ دەکەین. مافێکی سەرەتایی هاوڵاتیانە. نازانم یعنی مەسەلە چییە؟ ماوەی 3 ساڵە ئەو گیر و گرفتی ئێمە تەنها ئاوە بۆمان چارەسەر ناکرێت. ئەوە باسی ئاو ڕۆیەکە ناکەم کەوا بۆنی هەیە و بۆنی دێ، هیچ کێشە لەوەدانیەت کێشەمان نییە، بەڵام ئەو هەموو ماڵە لەو گەڕەکەیە هەر ماڵ و 10,000 دیناری زدەن پسولەی حکومی نا بۆ گیرفانی شەریکە دەڕوا. ئایا 7 ملیۆن دینار چی دێدێ؟ بۆ چێ دەڕوا؟ قابلێتمان دەوێت بەس ئاو بەس ئاومان دەوێت، هیچ کەمان ناوێت 3 ڕۆژ سەعاتێک. ئێستا یەک قەترە ئاو لەمانە تا چوومە 2 سێتی ئاوی مەقەتەرم کڕێ کۆرە نییە نا. پرۆژەکە نزیکەی 1000 خانوو دەوێت و 750 ماڵی تێدا نیشتەجێیە. بەشداروانی گربنەوەکە باز لەوە دەکەن هەموو مانگەیەک بڕی 10,000 دینار لە هەر خاوەن ماڵێک وەردەگرن. ئەوەش دەخەنە ڕوو خاوەنی پرۆژەکە هیچ گوێ بە داواکاریەکانیان نادات و چەندین ساڵە ئەو پرۆژێ دروست کراوە کەچی ئێستا بەنیازە پرۆژەکە ڕادستی حکوومەت بکات. ئەو ساڵ زۆر بێتام بووە، یعنی ئەو ساڵێک هەر ئاو هەر نییە، یعنی ئاوەکەن دابەزینە حەدیث نایە پارەی لێ بدە لەو پرۆژەی دەوێت تەسمیلی حکوومەت کاتەوە. يعني هر ڕۆژی ئەوە دەکات محاولە دەکات تەسمیلی حکوومەت کاتەوە بیری شۆر مەصرف لێ نەکا، ئەگەنا پارەش وەدەگری هەمومانجی 10,000 لە خەرچی وەدەگری 750 مارە کاکە، يعني خەتا لە حاجی دریسە بەڕاستی چونکە پرۆژەی کردیە ببێ ئاو ئێستا بڕۆ تەماشای مزگەفت کە بەکەیفی خۆی ڕازانیتەوە ئەنواع بڕۆ گولە پیشۆر کە تۆ لەوانەیە باید 2 دەفتەر دۆلار بی ئەقینە خۆ سەرچاوم بکە ئیشێکی باش کردیا بەس ئەدی نابی خەرچی بی ئاو بی ئێستا بیرێکی دانەیە بەس بۆ مزگەفت و ئەو دوکانە 170 دوکان لەسەر ئەوە کردی لەسەر بیری لەسەر ئاوی خەرچی کردیا. ئێستا بەتەمە 2 مۆڵش کات دوو نازانم پرۆژەی گەورە دەکات لێ دوکان ئەوەش هەر لەسەر بیرەی، يعني هەروە پرۆژەی دەکات لەسەر بیری خەرچی ئاو نما شەریکە هەرچی مەسلحەتی خۆی هەیە بەکاری دێنێ ئەوەی بۆ خەڵکەکە بێ پشتگوێ خستووە بگاتە 45 دقە ئێمە ئاومان ئیتر ئاومانە بڕێت 48 سعات نەک ڕۆژانە 48 سعات ئێمە 45 دقە ئاومان ئەگەر بێت. لە هەولێر هەموو ساڵێک لە وەرزی هاویندا کێشەی نەبوون و کەمی ئاو بەتایبەت بۆ گەڕەکەکان و ئەو پرۆژانەی هەژاران تێدا نیشتەجێن دروست دەبێت و نازانرێت کەی حکوومەت و لایانی پەیوەندیدار چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەم بابەتە دادۆزێتەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.